بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێ گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ لە بەشی یەکەمی ئەڵقەی ڕابردوودا قسەمان کرد لە زمان و پایەکانی زمان و وە پێگەی زمان لای یەکێک لە شاعیرە باڵاکانی کورد کە ویش میرزا عەبدوڕەحیمی سابڵاغی ناسرا بە وەفایی بوو. لەم ئەڵقەیەدا دەمانەوێت قسە بکەین لەسەر بیری نەتەوەی یا پەیوەندی نێوان شێخ عوبەیدوڵڵای نەهری و وەفایی کە وەفایی یەکێکە هەم لە مورید و دڵسۆزەکانی شێخی نەهری و یەکێکیشە لەوانەی کە بەردەستی و میرزایەتی و کاتبێتیان بۆ شێخی ناری کردووە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ. پەیوەندی نێوان شێخ عوبەیدوڵڵای نەهری و وەفایی چ پەیوەندیەک بووە تا چەند لە دیوان و شعری وەفاییدا ڕەنگی داوەتەوە بە دیدێکی ئەدەبیەوە دەمانەوێت ئەم پەیوەندی و ئەم خۆشەویستی و ئەم پێگەی شێخ عوبەیدوڵڵای نەهری لای وەفایی بخەینە بەرباس و ڕاوە و شیکردنەوە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر عادل شێخانی مامۆستای زانکۆ باز لەم پەیوەندی نێوان وەفایی و شێخ عوبەیدوڵڵای نەهری دەکەین. دکتۆریان زۆر سپاس دەکەم ئەم جارش بوویتەوە بە میوانی بەرنامەی خەڵوەت بۆ قسەکردن لەسەر پەیوەندی نێوان شێخ عوبەیدوڵڵای نەهری و وەفایی. زۆر زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە بزانم وەفایی لە پارچێ لە پارچەکانی کوردستان و شێخ عوبەیدوڵڵای نەهری لە شوێنێکی دیکە چۆن ئەم دوو کەسایەتی کورد بە یەک گەیشتون چیرۆکی بە یەک گەیشتنیان بۆ کەیە گەڕێتەوە و چۆنچۆنی بۆ هۆکارەکانی ڕۆشتنی وەفایی وەکو شاعیرێک کە سەرنجام بێتە مورید و کاتب و میرزای شێخی نەهری هۆکار و پاڵنەرەکانی چی بوون؟ هەمیشە وەردەم بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. وەفایی میرزا عەبدوڕەحیمی وەفایی شاعری ناوداری کورد و لوتکەی شێعری موکریان دوای ئەوەی کە شێخ عەبدوڵڵا خۆی بانگێشەی دەکات و معجەبی شێعرەکانی وەفایی دەبێت هەروەکو پێشتر ئاماژەمان پێکرد وتمان دەکرێت کە شێخ عەبدوڵڵا خۆی شێعرەکانی وەفایی بە زمانی فارسی بینی بێت، بەڵام دواتر من لە ڕێی خوێندنەوەی برێوەریەکانی وەفاییەوە هەروەها بۆ چوونی زۆرێک لە نووسەران لەوانە مامۆستا محەممەد حەمەباقی کە لای وایە شێخی نەهری زمانی خودزاری کرمانجی خوارووە باشی زانیوە. بەڵگەشمان بۆ ئەوەیە کە ڕۆژێ وەفایی خۆی باسی دەکات کە دانیشتوون لەگەڵ شێخی نەهریە ئەو کاتە تۆزێک بارودۆخی ئابوووریان خراپ بووە، شێخ تەنها نانی جۆ و دۆی ترشی داوە بە مریدەکانی و بەخانەقا. وەفایش ئەڵێ من خەڵکی شارم، من شاریم و فێری نان و نانی جۆ و دۆی ترش نیم. شێخش پێی دەڵێت نانی جۆ و دوی ترش دەخۆی بخۆ ناخۆی چش. وەفایی خۆی دەڵێت بەم زمانە پێوتوم، بەم شێوەیە قسەی لەگەڵ کردوم و بۆ پێش کە شێخ عوبەیدوڵڵا کە زمانی نەکە کوردی زانیوە نەکە کرمانجی خواری زانە بەڵکو لە زۆربەی زمانەکانی یان نەتەوەکانی ئەو کاتەی کە وەفایی خۆی باسیەکات کە لە دیوەخان و لە خانەخاکەیە بە چەندین زمان شێعر خوێندراوەتەوە و قسە کراوە. شێخ هەموو زمانەکانی ئەو زمانانی زانیوە کە فارسی و کوردی و تورکی و هەروەها زمانی هەندێک ئەڵێ کە باسیەکات کەسانێکی بۆ لە بوخاراوە لە سەمەرقەندەوە هاتون بۆ لای زمانی هیندی و ئەمانی هەموو زانیوە. لەوێشە بۆیە دەڵێن دەکرێت کە بە زمانی کوردیش شێعرەکانی وەفایی بیست بێ و عاشقی بووە و شەیدا شێعرەکانی بوو پێی خۆش بووە کە وەفایی بچێ بۆ لای. بۆی وەفاییش دوای ساڵێک لەوەی کە شێخ عەبدوڵڵا دوای شێخ ساڵحی محەممەد ساڵحی مامی لە ساڵی 1965 ئەبێتە خەلیفەی مامی و لە جێی کە مامی دوای وەفاتی مامی ئەبێتە شێخی تەریقەتی نەقشبەندی لە نەهری کە دەیەکە نزیک شەمزینان لە ناوچەی هەکاریە. دوای ساڵێ بەوە ساڵی 1966 وەفایی ئەچێ بۆ لای شێخ عەبدوڵڵا و جگەی 15 ساڵ ئەمینی ڕاز و نیاز و نووسەری نامەکان و هەروەها مۆربەدەستی جەنابی شێخ بووە و لە ماوەی ئەو 15 ساڵەیە تا ئەو کاتێک کە شێخ دوور خراوەتەوە بۆ تائیف جێنشینی و خۆ بڵێن ئەمین سڕ و ئەمینداری ڕاز و نیازی شێخ وەفایی بووە و بە شێوەیەکی زۆر جوانیش وەفایی باسی لە خۆشەویستی خۆی و معجەبوونی بە کەسایەتێکی گەورەی شێخ عەبدوڵڵا باس کردووە کە ئەو کەسایەتیە زۆر گەورەیە زۆر پێویستە ئێمە هەڵوەسی لەسەر بکەین هەرچەندە ئێمە لەم بەرنامەیە تەنها لە بواری ئەدەبیات قسەی لەسەرەکەین بەڵام بەڕاستی کەسایەتێکی زۆر گەورە بووە و
لە ئاستێکی زۆر بەرزا بووە و خاوەنی بیرێکی بەرز بووە و خۆشی باسیەکات وفایی و هەروەهاش نووسرانش باسان کردو لە ژەرنامەی شێعوی دەڵایە کە زانایەکی بەرز بووە شاعیر و ئەدیبێکی پایە بەرز بووە. لە بیرەوەریەکانی وەفاییە کۆمەڵێ چوارینەی زۆر لە وەسف و پیاڵدانی شێعوی دڵای نەهری و باسکردن لە سیفات و زۆهد و دنیانەویستیەکەی هەن و نووسراون بە زمانی فارسی. مەبەستمەوەیە بزانم پێگەی یام گەورەیی و ئاستی ئەم چوارینانە لە وەسفی شێخە کە زۆر جار دویستویەتی لەڕێی ئەم چوارینانەوە بەشێر لە وێستگەکانی ژیانی شێعوی دڵای نەهری بۆ ئێمە بگێڕێتەوە. پێگە و ئاستی ئەم چوارینانە بۆ ئێمە یان بۆونە گرنگی ئەم چوارینانە هەم بۆ مێژووی کورد لە نووسینەوەی مێژووە هەم بۆ ئەدەبیاتی کورد لە چه ئاستێکدایە. وەکو ئاماژەمان پێکرد لە ئەڵقەی ڕابردووە وتمان یەکەم شاعیری کورد کە بیرەوەری خۆی نووسی بێتەوە وەفاییە. وەفایش بەڕاستی هەرچەندە موریدێکی سەرسەختی شێعوی دڵا بە بەڵام شێعوی دڵا ئەوەی هێناوە بە زیادیشەوە کە وەفای وەسفی کردووە چوەکو باسمان کرد کە سەیاتێک بووە ئەگەر بیخوێنینەوە بێ مبالغەکردن بەداخەوە ئێمەی کورد ئەوەی معجەبین بە کەسانی غەریب ئەوەی معجەبین بە کەسانی بیانی ئەوەی معجەب نین بە کەسانی خۆمان کەسایەتێکی وەکو شێعوی دڵا کەسێک لە کات و ساتێکە کە دژوارترین زەمەنی بوون بە جێنشینی طریقەتی نەقشەبەندیە کە شێعوی دڵا کاتەیە کە بۆتە ڕابەری ئەو طریقەتە و شێخی ئەو طریقەتە لە سەردەمێکا بۆ هەموو میرنشینە کوردەکان لە ناوچوون واتە ئەو سەردەمی کە شێعوی دڵای تیاژیاوە سەردەمی نسکۆی کورد بووە لەسەر هەموو ئاستەکان و لەسەر هەموو بەشەکانی کوردستان لە سەردەمی ئەوە وەتە لە کۆتایی هەزاربەشەکانە هیچ میرنشینێکی کورد نەماوە نە بابان نە ئەردەڵان نە بۆتان نە بادینان هیچ میرنشینێکی کورد نەماوە و شێعوی دڵا کەسایەتێک بووە توانیوێتی زۆرترین هەوڵ بدات و کاریگەری هەبێت لەسەر کۆکردنەوەی هێزی کورد لەسەر کۆکردنەوەی وتاری کورد و وەفایش بە هەمان شێوە لە بیرەوەریەکانیە هەرچەند بە زمانی فارسی نووسیوێتی خۆزگە بە زمانی کوردی بووایە هەوڵی داوە لە نێوان یان لە نێوەندی قسەکانیە لە نێوان هەر بڕگەیەک بە چوارینەیەک تعبیر بکات بچوارینەیەک شێعری هەرچەند چوارینەکان هەمویان فارسین بەڵام بەڕاستی مامۆستا محەممەد حەمە باقی دەستەکانی خۆش بێت زۆر بە شێوەیەکی جوان هەندێک جار تامی شعری وەفایی ئەدەن هەمینجا لە ئاسێکی زۆر بەرزە چونکە بەڕاستی وەرجێڕانی شێعر خۆی لە خۆیان زەحمەت ئەگەر شعری هەر شاعرێ بێت بەتایبەتی کە شێعرەکە شعری کەسێکی وەکو وەفاییش بێت و لە فارسیەوە بۆ کوردی بەڕاستی کارێکی سەختە بەڵام من بەڕاستی زۆر لەو چوارینانە پێی معجەبم بەتایبەتی کە نمونەیەک لەو نمونانە کە من زۆر پێم جوانە کە تەمەندەیان چوارینەی تایە کە مامۆستا حەمە باقی بەم شێوە وەرجێڕاوە کە دەڵێت وەفایی دەڵێت لە وەسفی شێعوی دڵای ڕۆژێک چوومە باخ تا خەمی دڵم کەمێک بە باچێ بە سەد نازەوە یا شەرمەزاری کردم دەست بەجێ بە وەفایی وت شەرمت بەخۆت بێت چۆن دەبێ ئاوا وەنەوە شەو بسکم یا گوڵ و ڕووی من دەکەیت بەیەکێ ئەمەیەکێکە لە ئەو چوارینانی کە بەڕاستی مامۆستا حەمە باقی زۆر جوان کردوێتی بە کوردی و ئەو چوارینانش بەڵێ گرنگی زۆری هەیە چونکە هەم کورتکراوەی نووسینەکانی خۆیەتی لەو یادەشنامەیە هەمیش پڕێتی لە دەقی جوان و لە دەربڕین و گزارشی جوان کە هەر شایەن بە ئەو شاعیرە بەرزەیە ڕەحمەتی خوای لێبێت. زۆر باشە دکتۆر پێم خۆشە لە خزمەت یەکێک لەو پارچە شێعرانە بین کە وەفایی بۆ خۆشەویستی شێعوی دڵای نەهری نووسیونی و لە هەم لە دیوانەکەیە هەم لە بیرەوەریەکانیە. بەڵێ تەمان شێعوی دڵا کاتێک کە دوور دەخرێتەوە بۆ تائیف تاو کاتێک کە لەوێ وەفات دەکات و لە ساڵی 1970 کە وەفایی خۆی باسی دەکات کە لە نوێی دەلحیجەیە وەتە ڕۆژی عارفە شێعوی دڵا هەر نایەتەوە کە ڕوات بۆیە لەوێ کۆچی دوایی ئەکات وەتە لە ساڵی 1970 کۆچی ئەکات بەرامبەر بە 12 دەی ساڵی 1970 کە وەفات دەکات لێرەیە وەفایی کە ماوەیەکی زۆر دوورەکەوێتەوە لە شێخ زۆر ینی تاسەی دیداری ئەو شێخی خۆی ئەکات و زۆر بە تاسەوە یەکێک لە جوانترین شێعرەکانی وەفایی و قەسیدەکانی ئەو قەسیدەیە کە و کاتێک کە شێخ هێشتا ماوە لە ژیان لە تائیف بووە وەفایی فەرمیەتی ئەویش شێعری لە باغان ئاهو ناڵین دێ دەڵێن شای نێو گوڵان ڕۆیی کەمەیەکێکە لە
هەرە غەزە لە جوانەکانی وەفایی و گزارش لە هەست و تاسەی بێسنووری وەفایی ئەکات بۆ شێخەکەی خۆی کە تێیدا دەڵێت لە باغان ئاهو ناڵین دێ دەڵێن شای نێو گوڵان ڕۆیی لە مەیخانان سەدای شین دێ کەوا پیری موغان ڕۆیی دەڵێی دەوری قەمەر سەیری فەلەک میزانی گۆڕاوە کەوا گوڵ زەرد بوو سومبول تێکچوو ڕەنگی ئەرخەوان ڕۆیی هاتەوە فایلای وایە کە فەلەک میزانی گۆڕاوە بە شێوەیەک گوڵ هەمووی زەرد بووە سومبول و خونچە هەمووی تێک چووە ڕەنگی ئەرخەوان هەمووی نەماوە ئەڵێ لەبەر چاوی جیهان بینم جیهان تاری بوو نەمزانی نەنووری چاوەکانم چوو نەخورشیدی جیهان ڕۆیی ئەو چاوی کە هەموو جیهانم پێ ئەبینی نەمزانی ئایا دنیا تاریک بووە یان من چۆر بووم و نووری چاوەکانم نەماوە یان چونکە خورشیدی جیهانەوەتە خۆری ئەم جیهانە کە شەعبود دڵایە ڕۆیشتووە و بۆیە دنیا بەو شێوەیە تاریک بووە لە دووری تۆیە سوور بوو چاوەکەم بەو گرێ مەعلومە شەفەق دێ کەوکەبیش هەڵدێ کە میهری خاوەڕان ڕۆیی کەواتە سووربوونی ئەم شەفەق و دنیا بەهۆی ئەوەیە کە من چاوەکانم پڕە لە خوێن لە دووری تۆ بۆیە وگوایە خۆر ئاوا بوو بێت و دنیا سوور بوو بێت چونکە من چاوەکانم پڕ لە خوێنن بۆ دووری و دوورکەوتنەوەی شێخ عەبدوڵڵاه دەمێکی هات بە چاوی سوورمەمە یعنی وەفادارم کە جەرگی سوورمەیی کردم بە سیحری جادوان ڕۆیی سەحر مەستانە هات بولبول بە شادی بۆ تەوافی گوڵ کە دی باغ بێ گوڵە داغ بوو بەسەد ئاه و فوغان ڕۆیی کاتە کاتێ بولبول بینی باغ بێ گوڵە سوتا و داغ بوو بولبولی بەسەد ئاه و فوغانەوە ڕۆی و باغی بەجێهێشت مەڵێن بولبول مەناڵێنە پێم مەڵێن ئەی بولبول مەڵێن بولبول مەناڵێنە کەوا گوڵ گوڵشەنی چۆڵ کرد دڵ ئارامی نەما چی بکە کە ئارامی دڵان ڕۆیی قیامەت بۆ دڵان هەستا کە چاوی مستی وەرجێڕا مەگەر ئازوردە بوو ساقی لە بەزمی مەیکەشان ڕۆیی واتە بە کاتێکە شێخ موریدانی بەجێهێشت لای وایە کە قیامەت هەڵساوە یعنی بە ڕۆشتنی ئەو قیامەت هەڵساوە بۆیە دنیا بۆ شێوەی لێ هاتووە چ شینێکە چه هاوارە لە نێو حەڵقەی موریدانە مەگەر خواجەی سەمەرقەندی لە نێو ساحێبڵان ڕۆیی کە خواجەی سەمەرقەندی کە لای وایە شێخی یان خواجەی ئەحرار کە شێخی تەریقەتی نەقشبەندی بووە لە ناوچەی بوخارا و سەمەرقەندە چ ئافەت کەوتە بەر چاوم کەوا چوو نووری بیناییم مەگەر شاهی بوخارایی لە قەسری عاریفان ڕۆیی بەناڵەی دڵ شیفام نایە درێغ بوو مەرهەمی جەرگم لە ڕەنجی کاروان چی بکەم دەلیلی کاروان ڕۆیی خراب و خانەقا بێشێخ و شەوقی تالیبان سەد حیف واتە خانەقا خراب بووە و تێکچۆ و ڕووخاوە بێشێخ و بێشەوقی موریدان و قوتابیانە سەد حیف چەمەن وێران بوو نەغمەی بلبولان چوو باغەبان ڕۆیی واتە باغەوان ڕۆیشتووە بۆیە کە باغەوان ڕۆیی ئیتر نەنەغمەی بولبول ئەمێنێت و چەم و باخیش هەموو وێرانە بێت بەناڵەی بولبول و قومری وەفایی بۆیە هەردەگری گوڵەیەکی سەر و باڵام بوو بە تاراجی خەزان ڕۆیی دەست خۆش بێ ئاخوا یەکێکە لەو شارە جوانانەی کە تا ئێستاش لەسەر زمانی ئەدەب دۆستانی ئێمە هەر دەگوترێتەوە و هەر باز دەکرێت و باز لە شەوق و عاشق و خڕۆشی وەفایی دەکا بۆ دوورکەوتنەوەی شێخ عوبەیدوڵڵای نەهری کە کاتێ دوایەوەی کە شۆڕش دژی قاجار و عوسمانیەکان دەکا دوورەخرێتەوە بۆ حیجاز و پاشتریش بۆی وەکوەڵێن ناز سروشتی یام نەگونجانی ئاو هەوای گەرمی مەککە و مەدینە لەگەڵ وەفاییە چووکەم خەڵکی شوێنێکی مەیلە نیمچە ساردویان بۆ منە فێنک بووە دوای بەرەو تایف دەچێ و لەوێ دەمێنێتەوە تا کۆچی دوایی دەکە چونکە ئەوهای تایف نزیکە لە ئەوهای خۆمانەوە جیاوازە فێنکترە بەڵێ وەکو کاتش کە وەفای باسێکات لە چوارینەیەەکە کە ئەڵێ تایف لە خاکی ئەمەنە گۆختی خۆی تایف سەر بە ئەمەن بووە لە نەخشەی کۆنا پێشوی کە نەخشی تازە جیاب بکرێتەوە ناوچەی عسیر و جیزان و تایف دراوەتە سعودیا خۆی ئەسڵا ئەو ناوچانە هەمووی بەدەست ئێمەنەوە بووە لە خاکی ئێمەنە بۆیە ئێمن ئەڵێن لە ئێرکن یەمانیەوەی ئێمەیە ئەتر نامەکەوە و منتقەی تیهامە خۆی تایفەکەوێتە سەر نزیک خەتی تیهامە بەڵام ئەو هەوای جیاوازە و پڕە لە باخ و باخات وەفایش خۆی وەسی ئەوی کردووە و ئەوی بینیوە لە بیرەوەریەکانی وەفاییە زۆر جار نمونە شعریەکانی شێخ عوبەیدوڵڵای نەهری دەهێنێتەوە یان بۆ نمونە زۆر جار شێخ عوبەیدوڵڵای نەهری بە شیعر داوای شتێک گەڕانەوەی وەفایی یان بۆ من هەر پێداویستێکی تری خۆی لە وەفایی کردووە ئەم
بەریەک کەوتنە یان بۆ منە ئەم پەیوەندیە شعریەی نێوان وەفایی لەلایەک و شێخەکەی کە شێخ عوبەیدوڵڵای نەهریە تا چەند بۆ نمونە بۆ ئەدەبیاتی ئەمڕۆ ئێمە گرنگە کە وەفایی هەم توانیوێتی بەشێ لە شعرەکانی شێخەکەی بپارێزێ لەم بیرەوەریانی خۆیان و هەم بە جۆرێ لە جۆرەکان مناجات و گفتوگۆ و ڕاگۆڕینەوەش لە نێوانیان ڕووبدا کە ئەم بە شعری فارسی و ئەمیش بە شعری فارسی ئەم نووسیوەتی ئەمیش وەڵامی داوەتەوە. بەداخەوە ئێمە ملەتێکین زۆر گرنگیمان بە ئەرشیف نەداوە و ئەرشیف پارێزەری مێژوو کولتوری هەموو نەتەوەیەکە بۆیە ئەبینین زۆر وڵات تاوێت ڕۆژ ئەوە ئەرشیفی وڵاتانی ترەکەڕن بە پارەیەکی خەیاڵی پاراستنی وەفایی بۆ کۆمەڵە بیرەوەری یان بۆ کۆمەڵێک هەڵوێستی شێخ کارێکی زۆر گرنگە کە بەداخەوە پێویستە ئێمە ئەمڕۆ زۆر بە گرنگی هەوڵ دێن بۆ پاراستنی ئەرشیفی کورد بۆ پاراستنی ئەو دوکومنتانی کە هەیە سەبارەت بە هەر بوارێکی تر شێخ عوبەیدوڵڵا ڕەهەندی زۆرن ئەنی ئەوکە ئێمە ساباسەکەین تەنها ڕەهەندی بواری ئەدەبیە یان لە بواری مێژوویە ئەوە کاری مێژووناسانە و لە بواری سیاسیە کاری ئەو کەسانەیە کە لەو بوارەیە ئەنووسن ئەو کەسایەتیە لە زۆر بوارە پێویستە هەڵوێستی لەسەر بکرێت پێویستە قسەی لەسەر بکرێت پێویستە دوکۆمنتەرەکانی کۆ بکرێتەوە کە من دڵنیام ئێساش لە مەتحەفەکانی ئەستەمبۆڵ و وتارانە هەیە بەڵام تا ئێستا ئێمە ئەوی کە کراوە تەنها جوهدی تاکە کەسیە و کەسانێک خۆیان هەڵساون بە پارەی خۆیان بە ئەوڵی خۆیان هەڵساون بە کۆکردنەوەی ئەو بەڵگەنامانە بەڵێ شێخ عوبەیدوڵڵا جگە لەوەی کە ڕابەرێکی ئاینی بووە شاعریش بووە و خاوەنی دیوانێکی شیعریشە دانیشتوانی تحفة الأحباب و مەمەستا محەممەد حەمە باقی لە پەراوێزی بیرەوەرەکانی وەفایە دەڵێت شێخ عوبەیدوڵڵا هەوڵی داوە لەسەر ڕێچکەی مەلۆنەی ڕۆمی بڕوات و کتێبەکەی خۆی لە ئەسڵە ناوی مەثنەویە بە هەمان شێوە واتە لە ئاستی ئەوایە و شعرەکانی لەسەر ڕێچکە و ڕێڕەوی ئەو ڕۆیشتووە و ئەو کتێبەش بە فارسی تەبع کراوە و بۆیە بەڵێ زۆر جار لە بینی وەفایی و لە بینی شێخ عوبەیدوڵڵایە بە شیعر نامیان بۆ یەکتری نووسیوە و بە شیعر لەگەڵ یەکە نامیان گۆڕیوەتەوە و ئەمەش ئەو ئەگەێنێت کە پایەی شیعری و زانایی ویڕائەوی کە دەوترێت کە شێخ عوبەیدوڵڵا لە زانستی ئاینیەکانیشدا زۆر پلەیبەرز بووە و زانستەکانی هەموو تەواو کردووە و کەسێک بووە جگە لەوەی کە وەکو پێگەیەکی ئاینی ڕابەری تەریقەتێک بوو بەڵام لەگەڵ ئەوەشە زانایەکی دیار و عالمێکی شریعەت بوو جگە لەوەی عارفێکی گەورەش بوو و زاهیدێک بووە کە وەفایی بە شێوەیەکی زۆر جوان وەسفی ئەکات و چۆتە قوڵایە و کەسایەتیەوە چونکە زۆر لێ نزیک بووە و خەڵوەت و ماڵ و جێنشینی لەگەڵ شێخا بووە و لەگەڵ خێزانی هەتە لەگەڵ مەحرەمیشە بە هەمان شێوە زۆر تێکەڵاوی هەبووە و توانین بڵێن لە ڕێی بیرەوەرەکانی وەفاییەوە زیاتر لە کەسایەتی و لە خودی شێخ عوبەیدوڵڵا تێگەین. زۆر باشە بێجگە لەو غەزەلەی کە پێشتر جەنابەت خوێنتەوە دوورکەوتنەوەی یا بۆ منە نەفیکردنی شێخ عوبەیدوڵڵای نەهری لەلایەن دەسەڵاتی خەلیفەکان یا سوڵتانەکانی عوسمانیەوە چ کاریگەریەکی تری لەسەر وەفایی جێهێڵاوە هەست دەکەین وەفایی بەردەوام لەم زوخا و لەم ئاژا و ئەوەی کە لەم ئازارە بەردەوام سوتاوە و بەردەوام خەم و خەفەتی هەبووە ئایا ڕنگدانەوەی دوورکەوتنەوە یا دوورخستنەوە نەفیکردنی شێخ عوبەیدوڵڵای نەهری لە شیعری وەفاییدا چۆنچۆنیە و تا چەندێکی تر بێجگە لەم غەزەلەی کە جەنابەت خوێنتەوە کاریگەری لەسەر وەفایی جێهێڵاوە. یەکێک لەو شعرانی کە بە هەمان شێوە وەفایی دوای دوورخستنەوەی شێخ عوبەیدوڵڵا وتوێتی کێچێکە لە هەرە قەسیدە بناوبانگەکانی قەسیدەی چاوی پڕخوێنم دەجێڕم قیبلەکەم پەیدا نییە چاوی پڕخوێنم دەجێڕم قیبلەکەم پەیدا نییە نووری چاوم ڕۆییوە یادی دەکەم بینان نییە وەک نەیستان ئاورێ بەربۆتە دەروونم بەند بەبەند دڵ کە هەر وەک نەی دەناڵێ دەم بەدەم بێجان نییە تەمەن ئەم شیعرە جوانیەکەی هەم لە ڕووی زمانەوانیەوە کە زۆر جوانە و زۆر کوردێکی جوانی بەکاری هێناوە و پاشانیش ینی گزارش لە هەستێکی زۆر ناسک و گڕەیەکی زۆر بەتینی تاسە و خۆشەویستی وەفای دەدات بۆ شێخەکەی کەڵێ وەک نەیستان واتە وەک قامی شەڵان ئاورێ بەربۆتە دەروونم بەند بەبەند واتە بەند بەبەندی چۆن قامی شەڵان ئاگرەکە هەمووی گرتوێتەوە بەو شێوەیە وەک نەیستان ئاورێ بەربۆتە دەروونم بەند بەبەند دڵ کە هەر وەک نەی دەناڵێ دەم بەدەم بێجانیە هەم دڵ وەکو نەیە ئەم ئاگری تێبەر بووە هەموو کوشم شاڵێک وەکو نەیەکیش دناڵێنێ
ئەی چرا لەحزێک مدارە تێر ببینێ ڕنگ و ڕوت وەرنە پەروانەی غەریبجان و دڵی پەروانیە واتە ئەی چرا مەبەستی لە ڕوخساری بەس مداران بکە بەس ڕێم بدە با تۆزە ڕووی تۆ ببینم وەرنە پەروانەی غەریبجان و دڵی پەروانیە واتە بە شێوەیە کە من ئەترسێم لە بینین بەس مداران بکە ڕێم بدە تۆزە بیبینم چونکە ناتوانم بە بەردەوامی لە ئەو ڕوخسارە ببینم چونکە پەروانە ئەسووتێم بۆ نیساری مەقدەمت عمرێکە دەگریم و ڕۆژ و شەو ینی نیسار ئەو شاباشەیە کە خێنە ژێر پێی کەسێکەوە کە دێت نیسارە خۆی بە عەرەبی کاتێک کەسێک دەگەڕایە لە سەفەر یان خودت بووکێک ئاهات یان کەسێک لە سەفەرە گەڕایەوە لەژێر پێیە ئیتر پارە و درا و شیرینی فڕێ درا و دەبەخشرایەوە ئەم چی داناوە چاوی خۆی عمری خۆی داناوە بۆ نیساری مەقدەمت عمرێکە دەگریم ڕۆژ و شەو تا بەکەی گەوهەرفشانی چاوەکەم دەریانیوەتە من تاکەی فرمێسکی چاوەک و گەوهر بخەمە ژێر پێێتەوە خۆ چاوی من دەریانی یاین تاوا بێت ینی هەچنە بڕێژم فرمێسک بڕێژم چاوی من ئەی شێخ من دەریایەک نییە پڕی بێ لە گەوهر و تا هەموو ڕۆژێک من لە ژێر پێی تۆیە ئەفشاری کەماتە بڵاوی کەمەوە چی دەکەم دەگریم دەسووتێم ئاوری دڵ نامرێتەوە چ بکەم ئاخر نوری دیدەم سینەکەم سینا نییە واتە من خۆ کێوی توور و دەشتی سینانیم کە بتوانم بەردەوام بسووتێم و تەحمل بکەم ئەنی من ناتوانم واتە لە دووری تۆ ئەسووتێم و کوتایم پێدێ و ناتوانم بەردەوام وەکو کێوی توور لە سینە کاتێککە خی گەورە خۆی بەشاندا بوو بە کۆی زۆخاڵ و بوو بە خەڵۆز من ناتوانم بەرگێ بگرم گەر هەزار جار بێ بە کۆی زۆخاڵ بە نووری کێوی توور ئەو دڵا جۆیایی یەک دیداری وەک موسانیە یعنی دڵی من ناتوانێت وەکو چۆن توور بە یەک دیدار کاتێککە خی گەورە فلما تجلى ربه للجبل کاتێککە خی گەورە خۆی نیشانی ئەو شاخەدا بەو شێوەیە جەبەلی توورتەوایەوە من ناتوانم تحملی یەک دیداریش بکەم واتە تحملی من لە تحملی کێوی تر زۆر کەمترە کە تحملی ئەو دیداری کرد هات و ڕووی وا کرد و دنیای کردە ناڵی عاشقان دا نەڵێن نایە قیامەت ڕۆژی واوەیلا نییە لای وا بووە کە پێشاندانی ڕوخساری شێخ بۆ ینی بۆ مریدەکانی وەکو ڕۆژی قیامەت وا بووە واتە بەبینینی ئەوان بەبینین ڕوخساری شێخ قیامەت هەڵساوە تا نەڵێن بەبینینی شێخ قیامەت هەڵناسێ بەڵکو بەهاتنی ئەو واتە قیامەت هەڵساوە ڕۆژ واوەیلایە بۆ مریدانی حەڵقە حەڵقە تاری زولفت خستە سەر ڕووی نازەنین دا نەڵێن ڕۆژ حەڵقە گۆشی ماهی شەو ئارانیە واتە لە وەصفی حەڵقەی زولفی شێخە ئەلبەت دیارە وەکو هەموو شێخەکان زولفی هەبووە و پرچی درێژ بووە ئەڵێ تا نەڵێن یعنی ڕۆژیش حەڵقەی نییە وەکو مانگ وەکو چۆن مانگ لە شەوە ئەبینیت تیشکی هەیە تریفەی هەیە بۆ شێوەیەش ڕوخساری شێخ و زۆڵفی شێخ وەکو حەڵقەی گۆشی مانگوا بووە پێکەنی مەمنونی کردم زولفەکەی دامێ بەدڵ دا نەڵێن شەکەر فرۆشی ئێمە خۆشتەودانیە کەمەیەکێکە لە هەرە شێعر جوانەکانی ئەڵێ شێخ کە پێکەنی مەمنونی کردم و داویکی دا پێم لە زولفەکەی بەدڵەوە بۆی نەڵێن شەکەر فرۆشی ئێمە کە شێخ ئێمەیە معاملەی خۆش نییە پێکەنی مەمنونی کردم زولفەکەی دامێ بەدڵ دا نەڵێن وەتە تا نەڵێن دا لە شعری کوردی بەکات مەحویش بەکاری هێناوە دا لە باتی تا دا لە حەشرە نەموەستێنن بۆ حیساب بۆیە وشەی دا بەکار هاتووە هەم لە زمانی شعری مەحویە ئەم لە زمانی وفایە واتە تا دا نەڵێن شەکەر فرۆشی ئێمە خۆش تەودانیە خۆم بەسەر جێڕاگوتم قوربان پەرێشانی بەسە خۆم بەسەر جێڕاوتم قوربان پەرێشانی بەسە سوێندی خوارد بەو زۆڵفە وەسڵم عینی سەرگەردانیە من عیناڵینم لە شەوقی گردن و ڕووی خۆت مەکە بولبولی سوبحی بەهار بێشین و واوەیلانیە طبعاً شعرەکەی دوور و درێژە تا دەگاتە کۆتایی شعرەکەی کە دەڵێت ڕەوشەنی چاو و قولوبی عاریفە عەکسی دڵی چێوی توورە مەزهەری نورە کلی سوبحانیە پێی لەسەر شانی هەموو وەلیانە جەدی خۆی دەڵێ جێ لەسەر چاوانە شاه و شانشینی سانیە چونکە ئەم لە جێی شێخ عەبدولقادرە چونکە لەنەوەی شێخ عەبدوڵڵا وەکو دەڵێن لەنەوەی لە نەسەبی شێخ عەبدولقادر گیلانیە
بەڵێ حتا وەفای بەو غەوزی دووەم بەڵێ بۆیە هەناوی ناو شانشین سانی دووەم کە شانشین یەکەم شێخ عەبدولقادر گەیلانیە و شانشینی دووەم بریتیە لە شێخ عەبدوڵڵای نەهری ڕەحمەتی خۆیان لەبێت. هەتا بۆ نمونە باز لەو سەفەرەی شێخی ژەکا کە بەرەو بەغدا ڕۆشتووە و ماوەیەکی زۆر لەوێ ماوەتەوە شێخ عەبدولقادری کوڕی بۆتە وەکۆلە جێگەدار و وەکیلی خۆی لە بەڕێوەبردننی تەریقەتەکەی تاگەڕاوەتەوە و ئاماژەش بەوەکە کە ئەمە بە غەوزی دووەم وەکو چۆن لە شێخ عەبدولقادری یەکەم پێڵێن غەوسی گەیلانی یەکەم ئەمیش بە غەوزی دووەم ئەشوبهێنێ و ناویە هێنێ. ئەچەند وشەی غەوز باش نییە بەکاربێت کە غەوز خوایە کەسێک کە فریات ڕەسە تەنانخوای پەروەردگارە بەڵام ئەو مستەڵەحێکە بکان هێناوە و خەڵک زمانی بەسەر ڕاهاتووە بەڵام غەوز تەنانخوای پەروەردگارە و ئێمە ئاڵێن شێخ عەبدولقادر گەیلانی زانای عارفێکی گەورەیە و یەکێکە لە پێشەوەکانی ئەهلی سونە و جەماعەت لە ڕووی معتەقەدەوە و لە ڕووی زوهد و وەرعەوە کەسێکی زۆر عالمە و خاوەنی کۆمەڵێک کتێبە و لەم دوایەنە شار ساڵێکی دکتۆرا هاتووە لە ژیاننامەی شێخ عەبدولقادر گەیلانیە کەسێکی خواناز بووە و لەسەر طریقەی ئەهلی سونە و جەماعەت بەڵام زۆر کەس زیادەڕەوی تیا ئەکەن و بە غەوتی ناوە بن کە ئەوەش تەنها ئەو ناوە بۆ خۆی گەورە بەکاردێت. زۆر باشە دوای کۆچی دوایی شێخ عوبەیدوڵڵای نەهری وەفایی هەر باز لەو خۆش و شەوق و زەوقی خۆی دەکا بۆ شێخەکەی کە لە خاکی غەریبی دانێژراوە و بۆیە دواتریش هەر وەکۆڵێ دڵی دانامرکێ دڵی ئۆقرە ناگرێت تاوەکو سەردانی بە سەفەرێکی حەج دەچێت و سەردانی گۆڕی شێخەکەی دەکات و لەوێژ نزیکەی 40 ڕۆژێک بەوەی بڵاوبوونەوەی هەتا مامۆستا محەممەدی حەمەد باقی وشەی کەرەنتینە کە پێشەم کۆرۆنا شتە بووەوە لەو سەردەمەشا بەکارهاتووە و خواردنی میوە و هاتوچۆ نێوان وڵاتان ڕاگیراوە بە سەردانی شێخ عەبدولقادری کوڕی شێخی نەهری دەکات و تەنانەت لەوێژ دڵسۆزی و وەفاداری و خۆشەویستی خۆی هەم بۆ گۆڕی شێخەکەی هەم بۆ جێگەدارەکەی کە شێخ عەبدولقادری شەمزینیە کوڕی شێخ عوبەیدوڵڵای نەهری دووپا دەکاتەوە دەریەبڕێ. پێم خۆشە لەبارەی ئەم هەموو خۆشەویستی وەفاییە و بەتایبەت سەردانی بۆ حەج و لەوێشەوە بۆ سەر گۆڕی شێخەکەی و بۆ لای کوڕەکەی زیاتر ئەمە ڕوون بکەینەوە. دوای وەفاتی شێخ عوبەیدوڵڵا تقریبا نزیکەی 9 ساڵێک 8 ساڵ بۆ 9 ساڵ وەفای دوو دەکەوێتەوە لە بنەماڵەی شێخ عوبەیدوڵڵا وەچێتەوە بە سابڵاخ و لەو ماوەیە زۆر بەتاسەوە تاسی دیداری هەم شێخ عەبدولقادرە کە دوای مردنی باوکەی بێتە جێنشینی باوکی و هەم بۆ سەردانی گۆڕەکەی شێخ عوبەیدوڵڵا بۆ لە ساڵی 1991 ئەچێ بۆ حەج کە لە ڕۆژی 21 شەعبانی 1380 کۆچی بەرامبەر بە 8 چواری 1991 زاینی ئەچێ و لە مەدینە کە لێەوە ئەڕوات بەرەو مەکە چونکە شێخ عوبەیدوڵڵا هەچەند لە تایف وفاتی کردووە لە مەکە نێژراوە لە قەبرستانی معەلا ئەو قەبرستان گەورەترین قەبرستانە کە دەوترێت ئیبراهیم عەلەیهی سەلام لێو نێژراوە یەکەم قەبرستانە لە ڕۆژی قیامەتە کە خۆی گەورە زیندوی دەکاتەوە و زۆرێک لە ئالوبەتی پێغەمبەری خوش هەر لەوێ نێژراون وەکو دەوترێت ناشتنی شێخ عوبەیدوڵڵا ئەچەنە وتراوە لە نزیک دایکی پێغەمبەر بەس دایکی پێغەمبەری خوا لە مەکە نەنێژراوە منطقەی ئەبوا ئەبوا لە بینی مەکە و مەدینایە بەڵام دەکرێت گۆڕەکانی ئالوبەتی پێغەمبەری خوا لەوانە خەدیجە ئەبوو تاالب ئەمانە تا ئەم دوایەش زانراو بوون وتە لە زمانی خولەفای بنی عوسمانە جێی گۆڕستانی لە مەکەیە خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خەدیجە و لە ئەبوو تاالب و زۆرێک لە ئالوبەتی پێغەمبەری خوا کەوانی کە لە مەکە وفاتیان کردووە لەوێ جێیەکان دیار بووە بۆیە دەکرێت کە نزیکی ئەوان بێت بەڵام نزیکی دایکی نەبووە بە تاکید چونکە وتمان دایکی پێغەمبەری خوا لە مەکە نێژراوە بەڵێ لەو سەفرەیە لە مەدینە لای داوە و لەوێ دوو هەڵبەسی زۆر دیار و جوان کەیچێک لە شاکارەکانی ئۆفایی بۆ لە وەسفی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم کە لە مەدینە وتوێتی ئەمیش بریتیە لە هەردوو قەسیدەی ئیمام المرسەلین لەگەڵ ڕوح بەفیدات کە ئێمە چەند بڕگەیەک یاخۆ چەند تێڕێک چەند بیتێک لەو دوو هەڵبەستە دەخوێنینەوە من زۆر خۆشە کە ئەم هەڵبەستە هەم شوێنەکەی دیارە ئەم ڕۆژەکەشی کە وەفایی لەوێ بووە چەندە لەو سەفرە گوجامت ئاماژەت پێ کرد کە لەو کاتێ نەخۆشی تاعون و ڕەشانەوە هەتا لە خۆشم لەوێ توش بووم وەفایی باسی کات کە لەوێ تووشی نەخۆشیە بووە بەڵام دوایی چاک بووەتەوە
توها ئەم نەخۆشیە بووە کە شەعب عەبدوڵڵای پێ مردووە. شەعب عەبدوڵڵا خۆی وا چەند داوا دیداری وەفایی کردووە، نامەی بۆ نووسیوە بە حاجەکانە کە وەفایی پێ بۆ لای، بەڵام بەداخەوە پێشەوەی کە بگاتە ڕۆژی حەج ڕۆژی عەرفە شەعب عەبدوڵڵا وەفات دەکات. بۆیە لەم شیعری هەم لە مەدینە وتووە هەم مێژووەکەشی کە بریتێ لە ڕۆژی هەشتی چواری 1991 کە تیایدا دەفەرمێت ئەی ئیمام المرسلین شمس الهدى بحر الهمم أي شفيع المذنبين خير الورى مولى النعم أي نسيميشي غريزار وشعاعيشي رخت شوقي روج بدري تابان عتي قلزاري إرم أي لشوقي جنتي روت أنبياء وأولياء روح لسرليون وكو بروانا بوديداري شم أي دم خندت دليلي دعوي بون ونبون أي برو بالات بياني معني نون وقلم ئاسمان پیر بوو لە داغی خەتی ڕووی تۆ ڕۆژ و شەو سەد شرای هەڵکرد و نەیبوو وا سەوادی یەک ڕقم. تا لە کۆتاییە دەڵێت من چلۆن مەحروم ببم ئەی ڕەحمەتەن للعالەمین دێ سەدای لا تەقنەتوو من ڕەحمەتی لا دەم بەدەم هات نەسیمی خاکی دەرگات ئاوری دڵ دامرا ذقت من ماء الحياة شابني بعد الهرم واتە گەیشتن بە دەرگای ماڵەکەی تۆ وگوایە ئاوی حیاتم خواردبێ و جارێکی تر لە دوای ئەم پیریە من ئەمیسان جارێکی تر لاوێتی و گەنجێتی ڕووی تێکردومەتەوە. پاشان پێی دەفەرمێ چاوەکانت سەرخۆشن قوربان کوتم مایل بەچین عەکسی زۆڵفی خستە سەر حرفی مودەوەر ینی دەم کەوتمە خاکی دەرکی هاتم بمکوژن خۆش بەو دەمە قال رب البيت هانە لا تقتلوا سيد الحرم چونکە لە حرەمە ڕاو ناکرێت بۆیە پێیان وتم میکوژن ئەمە سەیدی حرەمە و سەیدی حرەمیش نابێت بکوژرێت. لە کۆتاییە دەڵێت داغی تۆم هەر پێوەیە سەد جار دەرم کەی دێمەوە من غوڵامی تۆم وەفایم ڕۆ دەرگای چێ دەکەم. شعری دووەمی یان قەسیدەی دووەمی کە قەسیدەی ڕۆحم بەفیدات من لام وایە قەسیدەی ڕۆحم بەفیدات ئەی گوڵی گوڵزاری مەدینە یەکێکە لە جوانترین ئەو شعرانی کە وتراوە لە وەسی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. وەکوتم شعری وەفای جیاوازیەکی تایە هیچ شعرێکی کورد نییە ئللا وەسی پێغەمبەری خوای کردووە بە شعر و هەمویان دەهێنانی جوانیان کردووە بەتایبەتی مەحوی و نالی و تایربەک و ناری بەڵام ئەبینین لێرەیە کۆمەڵە جوانکاری هەیە کە من بە جیاواز ئەیبینم لە شعری وەفاییە و تا ئێساش لە ڕووی ئاوازیشەوە خزمەتی ئەم شعرەت کەم کراوە کە تایە دەفەرمێت ڕۆحم بەفیدات ئەی گوڵی گوڵزاری مەدینە لوتفت هەبێ ڕوا بکە مەقسوودی مەدینە بەو جێگە بوویتە شەرەف و قورب و مەقامت لوتفت ببێ بمبەخشەوەرە جورمێ مەبینە لوتفکە و تاوانی مەبین و لێمان خۆش بە دەرمان مەکە هاتوومە حەکیمی هەموو دەردان دەرمان بکە جەرگم کە هەموو کۆنە برینە لێرەیە جیناز بەکارهێنێت دەرمان بکە مەدینە و مەدینە بەڵێ گوڵزاری مەدینە لەوێ مەقسوودی مەقسوودی ئێمە دینە بەڵێ ئەمە هەموو پێڵن جیناس چۆن ئەمە کاریگەری نالیشی زۆر بەسەرەوەیە کە ئەی ساکینی ڕیاضی مەدینەی منەوەرە لوتفێ بکە بفەرموو مەدینەی منەوەرە بەڵێ دەرمان مەکە هاتوومە حەکیمی هەموو دەردان دەرمان بکە جەرگم کە هەموو کۆنە برینە عمرێکە دەناڵم بە ئومێدی گوڵی زارت جارێکی بفەرموو کە چه هاوارە چشینە فەرزەن هەموو دنیا من و عمری خزرم بوو بێجەنەتی ڕووی تۆ چه حیاتێکە چژینە تاڵن ئەمە شێک لە جوانکاریەکانی کە دەڵێت وای دابنێن فەرزەن هەموو دنیای منە عمریشم عمری خزرە واتە ئەوە درێژە کە نامرم بەڵام بێجەنەتی ڕووی تۆ چه حیاتێکە ئەمە هیچ حیاتێک نیە هیچ ژینێک نییە هیچ تامێکی نییە ژیان بێ ڕوخساری تۆ بێبینینی تۆ ئەگەر هەموو دنیای من بێ و عمریشم عمری خزر بێ ئیحسانی گوڵ و خاچی دەری پاچی لە چاودا بۆیە کە فەلەک تا هەیە چاوی لە زەمینە واتە بۆنی گوڵگوڵزاری تۆ ئەوەنە جوانە فەلەک هەموو کەون لە هەموو ئاسمان تا ئەبەت چاویان لە ئەم زەویەیە چونکە لەوێەوە بۆن و بەرام و گوڵزار و عەبیری تۆیە هەموو کەون بۆن خۆشەکات دواتە هەموو کەون هەموو ئاسمانەکان چاویان لەو فەلەکەیە کە چاویان لەو زەمینەیە کە گۆڕستانی تۆیە و شوێن و مەزەڵگای تۆیە ڕەوشن بکە چاوم بە کلی خاکی دەری خۆت
بەو عیزەتە فەرشی قەدەمت عەرشی بەرینە زولفت لە دوو لا شاد و گوشادن بە جەماڵت کو ئەهلی شیمالی هەموو ئەسحابی یەمینە چونکە یومن و یەمین وەصفە لای وایە کە زولفی پێغەمبەری خۆ لە هەردوو لاوە هەردوو لای هەبێ یەمین حسابە هیچان چونکە ئەسحابی شیمالمان هەیە ئەسحابی یەمینمان هەیە ئەسحابی یەمین ئەسحابی بەهەشتن وأصحاب اليمين ما أصحاب اليمين كوانن خير خوي أفرمت أبيت شون بن أصحاب اليمين أوانن كأهل بهشتن باشن أفرمي وأصحاب الشمال ما أصحاب الشمال أصحاب الشمال كوان بدأت شابيان نعم كانوا رجرن أبيت لشي حالة كابن بويا وفايجون أفرمي كو أهل الشمال يعني بيغمر إخوة هم أهل يمينة چونکە پێغەمبەر خۆی ئەهلی یەمینە بەڵکو ڕابەری هەموو ئەهلی یەمینە زولفەکانیشی هیچ شیمالین هیچ چەپینی هەم ڕاستە چونکە وەصفی یەمین مەدحە بۆیە خوای گەورەش کاتێ کە پێغەمبەری خۆ وەصفی کات کە ئەفەرمی وکلتە یەدەیهی یەمین خوا دوو دەستی هەردوو دەستەکەی ڕاستن ناوتێ خوا دەستی ڕاست و دەستی چەپی خوا هەردوو دەستەکەی ڕاستە چۆنە ئەوە خوا خۆی ئەزانێت چۆنە بەڵێ پاشان دەفەرمێت موقوفی نیگاهێکە بفەرموو بە تەڕەحوم ژەنگاویە ئاوی نییە ئاوێنەی سینە واتە دڵی من ژەنگاویە بە نەخۆشی و بە تاوان بەگە تۆ یەک جارێ تەماشای بکەیت پاچەکەیت چونکە ئاویتیانە ماوە ڕووناکیتیانە ماوە دڵم بەڵام بەبینینێکی تۆ ئەو ئاوێنەی دڵمە ئەو ژەنگەی هەموو لەسەر لا ئەچێت زۆر باشە دکتۆر کاتی بەرنامەکەش وا دیارە زۆر کەمی ماوە هەوڵ دەین خۆشەویستی وەفایی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و وەسف و پیاڵگوتنەکانی ئینشەڵا لە ئەڵقەیەکی سەر بەخۆیان جێ بکەینەوە بەڵام پێم وابێ پێش سەرهەڵدانی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەری دژی عوسمانی و قاجاریەکان کە پێمان وایە شێخ عوبەیدوڵڵا یەکێک بۆ لەو سەرکردەوە شۆڕشگەڕانەی کە دانووسان و گفتوگۆ و نامەگۆڕینەوە و ناردنی وەفدی زۆر بوو بۆ لای حکوماتەکان بەتایبەت عوسمانی و قاجاری تا مافەکانی کوردیان لێ وەرگێ بەبێ شەڕ و ئاژا و خوێنڕێژی لە نێوان گەلە موسڵمانەکانی تورک و فارس و عەرەب و کوردە شێخ عوبەیدوڵڵا وەفایی باز لەوە دەکات کە ساڵی 1974 پێم وابێ بەشداری کۆمیسیۆنێکەکەن بۆ سەندنی مافەکانی کورد پێم خۆشە ئەمە بکەمە کۆتاتەوەری ئەمەڵقەیەکە وەکو پەیوەندی نێوان شێخ و وەفایی بەتایبەت لە سەندنی مافەکانی کوردیا بەشداریکردنیان لە شتێکە خزمەت بە دۆزی کوردەکە بێگومان شێخ عوبەیدوڵڵا کەسایەتێکی زۆر گەورەیە و پێویستە من لێرەوە بانگێشاکەم بۆی کە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی سیاسیەوە گرنگی پێ بدرێت و لام وایە ئەو هەوڵانی کە ئەو داوەتی تا ئێستا کۆن نەبووە و تا ئێستا هەوڵەکانی شێخ عوبەیدوڵڵا لە زۆر هەوڵی دوای خۆشی گەورەترن بەتایبەتی ئەو کۆنگرەی کە ساڵی 1970 پێش دەستپێکردنی شۆڕشەکەی بۆ پێشتێک و جەنابەت ئاماژەت پێکرد کە ئەو کۆمیسیۆنی کە دروست کرد تەنها کاتێکە لە مەنتیقەی ورمێ لایەنیشێک لە میرەکان و یاخود بڵێن لێپرسراوەکانی قاجاریە وەستەم کراوە لە مەنگۆڕیەکان و لە کۆمەڵێک هۆزی سەر بە شێخ عوبەیدوڵڵا و لە مریدەکانی شێخ عوبەیدوڵڵا هەڵساوە بە دروستکردنی کۆمیسیۆنێک کە نوێنەری سێ وڵات دێبەشداریتیان کردووە بە شێخ عوبەیدوڵڵا بڵێن نوێنەری قاجاری نوێنەری عوسمانی وەروەها شێخ عوبەیدوڵڵا وەفایی ناردووە کە نزیکەی ئەڵێن 15-16 مانگ کە ئینزاد لە ساڵێک خەریکی چاکردنی ئەو بارودۆخە بوون کاتێکش کە شێخ عوبەیدوڵڵا بیری کردوێتەوە لە باسمان کرد لە سەردەمێکە کە هیچ بینیشتێکی کورد نەماوە کە کورد لە دژوارترین ساتەکانی مێژووا بووە هەوڵی داوە لە یەکەم دوانیشتنی یەکەم کۆنگرەی کە کۆنگرێکی بەستووە بۆ یەکبوونی کورد و کۆنگرەوێش بۆ هەم بۆ هەر سێ پارچەی کوردستان بووە لە تیایدا لەو 5 شێخی گەورە لە شێخانی تەریقەت بەشداری کردووە 21 خەلیفەی خۆی و شێخانی تر بەشداریان تیا کردووە 42 میرزادە لە میرزادەکانی میرانی سۆران و بابان و بۆتان و ئەردەڵان کە بەشداری کردو کە ئەمەش ئەوە گەێنێت کە بیری شێخ عوبەیدوڵڵا زۆر گەورەتر بووە ئێستا ئێمە ناتوانین جەرگەوەیە دوو حیزب کۆ بکەینەوە دوو ناوچە بێ کۆ بکەینەوە بەڵام توانیوێتی کە میرزادەکان 42 میرزادە کە هەریەکەیان لە کوڕ و نەوەی میرێ بۆ لە میرانی کە میری وها بۆ سەردەمانێک میری بابان 200 ساڵ حکمی کردووە هەیە 300 ساڵ حکمی کردووە لە کوردستانە پاشان 68 بەگزادە هێناوە بۆیە بەڕاستی توانین بڵێن تا ئێستا لە دوای شێخ عوبەیدوڵڵا کۆنگرێک نەبەسراوە کە بتوانێت ئەو هەم کەسایەتیان تیا کۆ بکرێتەوە و بەداخەوە زۆر جار ئێستا یعنی حساب ناکرێت بە کەسایەتی لە ئەمڕۆی کوردستانە ئەوانەی کە بەگن ئەوانەی کە لە مەسمان زیندوکردنەوەی بەگایەتی نیە لە کوردستان بەڵام کەسانێک کە پێگەیان هەیە خەڵکی بە ئەزمون خەڵکی کە کابرا کە سۆرەکۆزی جافە یان گۆرانە
یان شێخێکی عشەیەکی تر بێت هەر هۆزێک بێت لە هەر شوێنێکی کوردستانە ئێمە ئەمڕۆ ئەوە بەشێک تەسک بیرەکەینەوە بۆیە ئەبینین کە وەکو جامیشت ئاماژە توێ کرد کە وەفاییەک لە سابڵاخەوە ئەچێ بۆ ئەگاتە دەکات هەکاری و خۆی باسی ئەوکە کە لەگەڵ شێخ چوو بە ڕەواندوز و چۆن شێخ عەبدوڵڵا لەگەڵ هەموو کوردانی ئێران چۆن کاتێک کە ڕۆیشتووە لە شۆڕشەکەیە کەشۆتە ورمێ و میاندوا و چۆن هەموو کوردانی کوردستانی ئێران بۆ شوێ موریدی بوون چۆن توانیوێتی بەو شێوەیە کورد کۆ بکاتەوە بەداخیشەوە کە یعنی بەڵێ شێخ عەبدوڵڵا بەڕاستی لەو سەردەمەشا کە وەکو لە بیرۆکەکانە باس کراوە و لە دوکمنتەرەکانە هەیە کە شێخ عەبدوڵڵا توانیت ناوە بنووسێ بۆ لێپرسراوان و بۆ حاکمانی ئەو سەردەمەی عەرەب و عەجەم و توانیوێتی لەو کاتەیە لە مایۆکی کورتە ماڵی کورد یەک بخاتەوە و توانیوێتی لە یەکەم کۆبنەوەیە 30,000 چەکداری لەگەڵا بۆ کاتێکە لە چوار قۆڵەوە ڕویان کردوێتە ئێران و یەکەم جار دەسی کردووە بە شۆڕش دژی خاجەرەکان چونکە ئەوە لە بواری مێژووە توێن باسکرێت کە بۆچی لەوە دەسی پێ کردووە کە ئێران لەو حاڵتێک لاوازیە بووە دوایەوە ئەنجا خۆی ئامادە کردووە بۆ عوسمانەکان بەڵێ شێخ عەبدوڵڵا بەڕاستی شۆڕشی شێخ عەبدوڵڵا زۆر لەوە گەورەترە کە ئێمە تەنەوەکو مێژووی باسی بکەین پێویستە بێتە وانە بۆ ئێمە زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عادل شێخانی مامۆستای زانکۆ کە میوانی ئەم جاری ئەڵقەی ئەم جاری بەرنامەی خەڵوەت بووی تا بەیەگەشتنەوەیەکی تر لە ئەڵقەیەکی تریان بۆ منە لە ئەڵقەکانی داهاتووە باز لە بوارەکانی تری شێری وەفایەکەین سوپاس دەکەم کە ئەم جارش میوانی بەرنامەکەم بووی زۆر سوپاس بەڵێ بینەرانی عەزیز خۆشەویست تا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ دەست خۆش بێت.